ئێمە ڕۆژانە ژیان ئێمە ئاژەڵداریە لەو منتیقانە دیارە بە حکمیەوەی ئێمە مەڕدارین کۆمەڵێکمان پێشمەرگەینە ئەوە دەمێنینەوە لە منتیقەکەمان ئەوانەی دیکە مەڕدار ئێستا ڕەشماڵەکانمان هەموو چووندوو بۆ نزیک بناری قەندیلی لە کورتەکێ و ناودەشت و ئێنزە و بایەوان و بۆڵێ و هەروەها بێتەوە لە گۆڕێمێدینە جێگیرن ئێمە گوندی دووگۆمان تقریبان خۆی دەگریتەوە لە 252 ماڵ بۆ ئێمە ئەو گوندانەی پشدەرەڕەقێ بە هەموویەوە دەکاتە تقریبان 9 گوند 8 گوند ئمە هەمومان ژیانی خەڵکی بناریێرە هەمووی ئاژەڵداریە بۆیە ئێستا ئێمە بۆ ئەو شێوازەی ناتوانین وەکو جاران کات بە سەربەرین چونکە گەردەسن مەڕدارەکان ژیانیان زۆر ناخۆشە بۆ هێرشی تورکیای و ڕۆژە فڕۆکەوان هەر لە سەرمان بەجددیە ڕەشماڵەکان و خێڵدارەکان ئێمە کردوتە ئامانج ڕۆژانە خەڵکمان لە شەهید دەکا ئێستا ئەوە ژنێک لەوێ شەهید بووی دووگۆمان هەر ماڵشی لە دووگۆمانە ڕۆژانە کە سوکاری ئێمە دەبنە قوربانی لەو ڕێگەیانە ئێستا بۆ ئێمە خەڵکی بناریمە ئەگە دەڕوا بۆ کوێستانەکان لە دڵڕاوکێدا ژیان بەڕێ دەکات ئەمە داوا دەکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی ئاوڕێکی جدیمان لێ بداتەوە گەر بەڵکوون یەقەرە بوومان کاتەوە بەڵکوم پاشگوێشی خستوینەوە وەکو میلەتەکەی خۆمان چاومان لێ ناکە هیچ مووقعێکی وەمان نەماوە لەبەر سیاسەت و دوو بنەماڵەی بەڕاستی بتوانانی خەڵکەکەیمە بە ئامانجێکی برایانە و یەکگرتوانە لێمان تێبگەن و بێنە سەرخەت ڕۆژانە خەڵکیمە لە بناری قەندیل شەهید دەکەوی و تارەمان بەردەوام لەسەرە ئێمە لە دڵڕاوکەیدا دەژینێگە لە کورتەکەی سەر دەکەوین ئایا دێنەوەیان ناینەوە ئێستا بۆیە ئێمە ژیانی خەڵکی بناری ئێمە هیچ چارەیەکمان نییە دەبێت بەڕاستی بچین بۆ بنارەکانی کوێستانەکانیشمان بەڕاستی ئێستا وەزعی زۆر خراپە بۆی ئێمە ڕۆژانە لە دڵڕاوکەیدا دەژین حکوومەتی هەرێمی هیچ پێیان و ئامانج و بەرنمەیەکی نییە بۆ ئەو وەزعی ڕۆژانە خەڵکمان لە شەید دەبێ هەر وەکو هیچ نەبوو بێ بەداخەوە بۆ سەرۆکی حکوومەت گە سەرۆکی عیزبێکە ئەمە بە ناگەشتبینی لی دەڕوانی نەک بە گەشتبینەوە چونکە ئامانجی وان بنەماڵەی و خۆپەرستی و یەک تاکەلاویە کوردیان ناوێ ئێمە برایانی پەکەکە هەواڵانی پارتی چارەسەر ئەگەر لەو بنارەی دەژین چونکە ئێستا ئەمە بە حکمی وان نەبێ بناری قەندیل لەوانەیە کۆمەڵەکشی تێدا دروست بێ هەم ڕێگری هەم چەتەیی بەڵام برایانی پەکەکە زۆر باشن وەزعیان زۆر لە میلەتەکەیدا تێدەگەن بە هاوکاریمانەوەنە بەڕاستی ئێمە ڕەتی دەکەینەوە ئەو شێوازەی برایانی پارتی دیموکراتستان ئەگە بە پەکەکەی دەڵێن چونکە پەکەکە هەموو دەمێ ئێمە وەک کوردێک مامەڵی بۆ دەکەین و وەک کوردێکیش حیسابیان بۆ کردوون بەداخەوە گە ڕۆژانەی هەواڵانی وەک دیار غەریب دەبنە ئامانج و قوربانی لەو ڕێگەیە چونکە ئەوانە هیچیان کەم نییە لە ئێمە یەک دەستەینە کوردن بەداخەوە گەر تێڕوانینی کورد لەسەر وڵاتەکەی خۆی داوایە خۆفرۆشی دەکا و ڕۆژانە برایانمان دەکاتە ئامانجی فڕۆکانی تورکیا و بێگانان زۆر بە ناگەشتبینیەوە لێ دەڕوانین گەشتبین نین ناڕەوایە هێرشەکانی تورکیا بۆ سەر برایانی پەکەکە